کاتتان باش لاڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانەوە لەگەڵتانم بەرنامەی هەفتانێم جارش کۆمەڵێک بابەتی جیاواز و سرنجڕاکێش لە خۆ دەگرێت تا کۆتایی بەرنامەی هەفتانە بینەرمان بن. چایخانەیەک با دانانی کەلوپەلی فولکلۆری کوردی بۆ تا جێگەی سەرنجی هاوڵاتیان. خانمەیەک لەسەر شێوازی فۆلکلۆری کوردی کە ڕستەی خۆڕازانەوەی خانمان دروست دەکات. دروستکردن و دیزاینکردنی خانە و ئۆتۆمبیلی بچووک لە دار و تەپەتۆر. گەنجێکی خەڵکی شاری دهۆکە لە شاری هەولێردا دەنیشێت دوای ئەوەی کە لە وڵاتی بەریتانیا دکتۆرا وەردەگرێت لە بواری چارەسەری نەخۆشیەکان بەڕێگەی وەرزش دێتەوە لە کوردستان و خزمەتە پێشکەش بە هاوڵاتیان دەکات. ئێستا ئەو چارەسەری ئەو هاوڵاتیانە دەکات کە کێشەی ئینزلاق و هەروەها ماسوولکەکان هەیە لە ڕێگەی چەند جوڵەیەکی وەرزشی و هەروەها تەقاندنی ماسوولکەکان چارەسەری نەخۆشیەکانیان دەکات. ئەمن بە ئەسڵ خەڵکی دهۆکەم هاتی ماولێت لە 2002 لە پەروەردەی وەرزش یان زانستی وەرزشەکانم تەواو کرد بە کەلۆریوس ماستەرشیم لەسەر ئەکسەرسایز فیسیۆلۆجیم تەواو کرد. پاشوی چوومە وڵاتی دەرەوە دەرفەتم لۆ من هات بتانیم تەخەسوسێکی نوێ بخینم کە ئەوانە دوو شتی پێکەوە دێنیتەن هەر فیزیۆتێراپی و وەرزش سپۆرت تێراپی. طبعا سپۆرت تێراپی لەوێندە لە وڵاتی بریتانیا لە جامیعەی کێندم تەواو کرد یەک لە جامیعەکانی تۆپ لە بریتانیا لەسەر زانستی وەرزشیەکان. بەخۆم وەک یاریزانێک بووم پێشتر زۆر جار دەمدیتەن زۆربەی یاریزەکان تووشی ساباتی دەبوونەوە یان مەحروم دەبوون لە گەمەی. ئەوە هەوڵمدا بوویتەوە و ڕێگایە کە چوومە دەرێ دیتم ئەوانە چارەسەری وەرزشفانەکان دەکەنەوە. کوتم دەبێتە هۆی ئەوەی ئەم بتانم ئەو تەخەسوسی بخینم بەلکو بێمەکو خزمەتێک لە وڵاتی خۆم بکەم کە گەڕامەوەش ئەلحەمدولە گەیشتمە سەر ئەو ڕێیە ئێستا زۆربەی خزمەکانی ڕاضیەکان دەکەینەوە. یەک لەو کەیسانە ئەمە کە باسکەینەوە ئازاری پشت زۆر کەسە لەڵێتە لە ئازاری پشت کە دەچیتە لای دکتۆرێکی پزیشک بۆ پشکنین دەکرێتن دێتە لای مایان زیاتر ئەوەیە کە دەنێرم برێ بۆ وەرزش بکەوە یعنی کە مشکلەکی زۆر بەسیتی هەبیتن وەکو تەشەنوجات. ئەو تەشەنوجانش کە دێتە لای ئەمە هەندێک ڕاهێنانی وەکو بسپۆری خۆمان دەتوانین دوان دەست نیشانکەینەوە. یەک لەو لە ڕاهێنانە کە بە شێوازێکی زانستی بیتن دەبی دایمە نەخۆشەکە ڕیلاکس بیت دەست بۆ شێوازە دانێ سەرێرە سترێجی پێ دەکەوە دەبی 10 سانیە بیتن نابیت لە 10 سانیە زیاتر بیتن حتا بەهۆی ئەوەی گرژبوونی ماسوولکەکانی لێ پێیانە بیتن. بە هەمان شێوە دەتوانی بە 4 جار بیکاتن بەیانیش بکات شەوش بکات ئەوش بە هەمان شێواز لۆی ئەو یەک لەو ڕاهێنانە کەمە بتانی بکەین. ڕاهێنانی دووەم بە هەمان شێواز دەتوانی بەو شێوازەی لۆ بکەی کە بێتە ڕاکێشانی هامەسینەوە ماسوولکەی زیاتر کو بتانیتن خوێنی لۆی بباتن ئازارەکەشی کەم دەکا. ڕاهێنەی ترشمان هەیە بۆ شێوازەی شانی دەیگیری لەگەڵ لاقی قوفل دەکەی ڕای دەکێشی حتا آخر حەدی کە پێ بکرێتن ئەوجا 10 سانیای بەجێدێلی سەبارەتە کە تو بێ لەوەکو ئینتەرنەشناڵ تەماشا بکە لە وڵاتەکانی دەرەوە ئەمریکا کەنەدا بریتانیا و واخیرش تقریبا وڵاتەکانی یوروپی ئەوانەش دەتوانن زیاتر لە وارە بچنە ناوی و بەکار بێتن وەکو ئەمەکە تانی دوویشێکی سەرەکی بکەینەوە یەک لەوانە ئەمە دەتوانین وەکو لەگەڵ تیمەکان چارەسەریان بکەینەوە. ئێستاش علمەکە بەلەبەرەوەی پێشکەتیە دەتوانن وەکو کلینیک لەگەڵ دکتۆرێکی بسپۆری ڕۆماتۆلۆجی لەگەڵیان دەتوانێت ئەمە هەردووکمان ئیشێکی بکەینەوە خزمەتی هەموو نەخۆشەکانیش دەتوانین بکەین پێکەوە. مەسەلەن ئەمە دەتوانین زیاتر چارەسەری ماسوولکەکان بکەینەوە کە هاتی تەشەنوژ بیتەن یان ماسوولکەکانی گرژ بیتەن یان مەشاکلی فەقەراتی هەبیتن ئینزیلاق بیتەن یان بێڵژ بنەوە هەموو تەسیرێکی هەبیتەن لەسەر نەخۆشی یان قۆڵی بیتەن شان بیتەن هەموو جونگەکان ئەمە دەتوانی بەهۆی ئەوەی نەرمکردنی ماسوولکەکان و گرژبوونەکانی نەهێنین بە چەند ڕێگایەک چ بە ڕێگای فیزیۆتێراپی بیت کە ستافی خۆمان هەیە بە ڕێگای وەرزش بیت کە بە خۆم پێیان دەکەمەوە
بەڕێگای کایرۆپراکتیک بیتن هەر بە خۆشم لەوان دەکەمەوە لە هەندێک شەهاداتی ئینتەرنەشنال شمینا لە وارەی کە دەبێتە پاڵدەت لەمە پشت ئەم دەتوانم یارمەتی زیاتر نەخۆشی بدەمەوە کە لەوانە باسمان کردە سۆفت تیشومان هەیە کایرۆپراکتەرمان هەیە حتا دراینەرلینگ وەکو دەرزی ئاژنین بە هەموو بەو شێوازانمە دەتوانی بکەین پێکەوە کە بکەینە خزمەتێک بوو نەخۆشەکان دەبینێتی تر شاید زۆر مهمە بۆ ئازاری ناوەندی پشتی دەتوانی بەو شێوازای ڕاگیری پشتی دینتە خوارێ سەری لەگەلی بلندەکە هەمان شێواز بلندەکە سەری دینتە خوارێ ئەوی دەتوانیت تکرار کردن حتا 10 جار تا 15 جار کە من هاتمە لە وڵاتەی کە ئەو تەخەسوسەم دیار کرد بەڕاستی زۆربیان کە هیچ ڕێنمانیەک لەسەر ئەو وارەیان نەبووە چکو لەبەرەوەی وارد زۆر کەسێمە لە توانەسازی چووینە دەرێ تەخەسوسی نوێمانینە کە گەڕاینەوە لە وڵاتی خۆمان ڕێمان پێ نەدرا بتانین ئیش بکەینەوە ڕێمان پێ نەدرا بە ئیشەکانی خۆمان بکەینەوە حتا لەگەر مەسەلەن دکتورەکانش بۆ ڕێگر کو بتان ئەمە و ئیشەی بکەینەوە یان فیزیۆتەراپیستەکان بۆ ڕێگر لۆمان ڕێیان نەدامە چکە من وا هەستەکەمەوە وا تێدەگام کە ئەمە هەموو بێنە یەک دەتوانی زیاتر خزمەتی نەخۆشی بکەین خەڵکی تورک هاتینە لای من تایلەندی هاتینە لای من چکەوەنە زیاتر ئیمانی بە وارەیان هەیە زیاتر زانیاریان لەسەر هەیە چاینی هاتنە لای من ئێستاشی کەمە بێن لە سووریا هاتیە لای من سووریاوانە ئیران دێن ینی زۆر مڕاستەش لەگەلم دەکەنەوە بە سەبارەت لە منتەقەی عێراق زیاتر کە زۆر ینی فەقیرن لە وارەی بەغدا و بەسرا ئەوانە هەموو دێنە لای من یاریدەدەرێکی پزیشکی ئافرەت ڕۆژانە لە دوای تەواوبوونی کارەکەی دەگەڕێتەوە بۆ لادێ و بەجل و بەرگی ساکاری جوتیاریەوە خەریکی بەخێوکردنی مەڕووماڵات دەبێت وەکو خۆشی باسی دەکات کارەکەی نەبووتە ڕێگر لە بەردەم ئەوەی بگەڕێتەوە بۆ ماڵ و هاوکاری خێزانەکەی بکات هەروەها لە کاری بەخێوکردنی مەڕووماڵاتی شەر بەردەوام دەبێت. از گل حش جیانا گنداد کم جیانا که زور خوشه یا ساده جیانا معنی بابا پیرن ما جیانا که گل که خوش بیم خود زور کیفیت هستن و هنده جورش هوار استیم وقتی دودنا چلان اگر هنده که زای هنده جا خوب دوشین آنش خورنه تشتاب داینه دو کن سخبری آوام کن و گل مریشکا سخبری آوام کن همه شغل ماید وان گنده یعنی از تشتاکی زور استعداد بینم یعنی هر گنجک بیتن آن هر جحیل که ما بیتن بخو دستح که تشوله که و خواندن خود دام خونه که ترگیر به شوله چونکی نه خواندن بی‌ترگیر به شوله نه شولش بی‌ترگیر به خواندنه
روجانا خلقك زور يعني تترنج ما وكو نخوش محتاجی چارەسەریە نه ئەمش هەندی دیفشیانت خۆ و هەندی ما پێچێ بیتن ئەم چارەسەریەوەندکەین وەکو پێدوی وەکو شیانت مادەبن حەبێت خوش مستەمر دەخۆی و هیویامش يعني الفيرا دوموما الفيرا هیویاما ئەوەکو ئەم شین هۆری کۆریۆ خەڵک بکەین خزمەتەکە پێشکەشی خەڵکی خۆ بکەین و يعني مراجعة ما فيراش برا فترة يعني جنن بجيكن ظلامن بيراميرن هم قوفش نخوشيت يعني دست بيكينا بنك هي ما يكتشكيا نخوشيت دست بيكتنا فيرا لاشاری سلێمانی خانمێک لەسەر شێوازی فولکلۆری کوردەواری لە قەزوان و کوژەکە چەندین بابەتی ئەکسسوارات و جوانکاری خانمان دروست دەکات هەروەها ئامانجیشی ئەوەیە کە بایەخی زیاتر بە کولتور و فولکلۆری ڕەسەنی کوردی بدات. منام گۆنا ئیسماعیلە دەرچووی زانکۆم بەشی ئەندازیاری ماوەی ساڵەکە ئیشی دەستی ئەەکەم هەرچەنە خولیام هی تازە نییە پێشتر خولیام هەبوو لەسەر ئیشی دەستی و دروستکردنی کارە دەستیەکان بەڵام ئەم کارە ماوەی ساڵەکە کردومە بە بزنسێکی بچووک بخۆم و ئەمێ بەردەوام بم لەسەری تایکەم بە براندێکی بچووکی جوان بخۆم و بەردەوام بم لەسەری وەکو ئیشکردنێک. یەکەم دیزاینم و پاڵنەری سەرەکیشم بۆ دەستکردنم بەم ئیشە قەزوان بوو زیاتر چونکە خۆم تەسبیحی قەزوان زۆر بەکارهێنم بەڵام زیاتر پێم ئەوترا کە قەزوان کوڕانەیە بۆی حەزم کرد زیاتر بە ملوانکە دەست پێ بکەم کە بە هەمان شێو کوردەواری بێت و لە هەمان کاتە مۆدێرنیش بێ ئەمە یەکەم دیزاین بوو کە دەستم پێ کرد کە سێتێکە ملوانکە و گوارەشی لەگەڵایە دواتر بەردەوام بووم لەسەر ئەوەی تۆزێک لە کوردەواریەکە دەربچم هەوڵ بەم مۆدێرنیت زیاتر تیاابێ بۆ منە ملوانکانە ئەگەر سێری بکەن زیاتر ئەم بەشەی مۆدێرنە بەڵام لەگەڵیشە قەزوانم وەکو ملوانکە بەکارهێنەوە و دووەم دیزاینیشم ئەم دیزاینە بوو کە لایەکی قەزوانە بەڵام لایەکی زنجیرە و بەم شێوەی بە زنجیری گۆڵدیش ئەتوانم ئەیکەم و بە زنجیری سیلڤەریش ئەیکەم و کاتێک کە دەستم پێ کرد ئەم دیزاینی قەزوانەکان زۆر داواکاری لەسەر بوو خانمان زۆران بادڵ بوو. تایبەتمەندیەکی تری دیزاینەکانم ئەوەیە کە ئەتوانن لەگەڵ جلی مۆدیا بەکاری بێن و لەگەڵ جلی کوردیشا بەکاری بێنن لە بۆنەکانە بەکاری بێنن بۆ منە دیزاینێکی ئەوە بەردی تایگەرە ئەگەر سێری بکەین لە هەمان کاتە مۆدێرنە و لە هەمان کاتە لەگەڵ جلی کوردیشە ئەتوانین بەکاری بێنن دیزاینی قەزوانەکانیش بە هەمان شێوەیە کوردەوارێکی پێوەیە کاتوانین لەگەڵ جلی کوردیا بەکاری بێنن و لەگەڵ ئەوەشە هەمان شێوە مۆدێرنە ئەتوانین لەگەڵ جلی مۆدەشا بەکاری بێنن.
چایخانەیەک لە شاری ئاکرێ لەسەر شێوازی فۆلکلۆر و ڕەسەنی کوردی دروستکراوە، هەروەها ناوەی چایخانەکەش بە جۆرێک دیزاین کراوە کە کۆمەڵێک کەلوپەلی فۆلکلۆر و ڕەسەنی کوردی تێدا دانراوە. ئەمەش بۆتە جێگەی سرنجی هاوڵاتیانی ئەو ناوچەیە و ڕۆژانە ڕوو لە چایخانەکە دەکەن. از پیرجب شوب عبدالله خلکی اوکریمه از شلو من تقریبا اول 35 سال از شوچی 85 وره از شوچی ما شلو من ابایا شلو من شو خوشه و بدل منه شلو من تشتكى بدل منه چه هم تشتمن تشتكى من فلکلور تینم تشتكي خوشه تشتمن فلکلور کم نه خوشه و چو جنبرودنت من اشغالك تنالو من حد نسبت فيش جون و کابل فلکلور بله یادی یا بله یا برینت منت کل آخر مرگلی والله یادی یا بله یا مگوزه ترسی مزبرم سر بسالی بله یادی یا بله یا مگومله آیم سرك يدرش دلاياك وزربين سلفه ولا قد ماسكستي برخو بدميه باي افتشتا همو تشتا قطع بهال بري بقرا حتى مش ديكا حتى دفع زور قطعه من هاين دفع زور قطعه اشخر كشكا نيجرت له تشكو جيمن يكشكا قالك مصنيا كواتش تقر بينهم هل تشتا برودات بمتينن اتكرم يا سمري يا لا لا 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 يا لا لا يا لا لا يا مقصدهم بيت تشتكي جونا كيفون بدت قالك خلق ديت تشاكي باخوتن دبيني تشتاي قالك جونا دلو بيفا بتبع تشتكي جونا كابنا بيروزا بري كان صولا كوش من هتو 15 قطعه كو هابو 10 15 قطعه كو منابون شو خونو من صوت خرجوا انا بجورا كنت صاروا جيني هذا تير ما بنيت كم قالك برو دلتنا من نوسيور دي بره خدنا بيجاب تشتاي تركيا بيبرا غانغو هابيت فورا بيت باوتينا تشتكابون تيلن بايدوتن هەوار ئەساف هاوڵاتێکی دانیشتووی شاری ڕانیەیە زیاتر لە 10 ساڵە خەریکی دروستکردن و دیزاینی خانە ئۆتۆمبیلە بە شێوازێکی بچووکراوە لە دار و تەبەتۆر. بەرهەمەکانی هەوار جێگەی سەرنجی هاوڵاتیانن، هەروەها لە کۆلێژی ئەندازیاری قوتابیان و خوێندکارانی بەشی ئەندازیاریش سوودی لێوەردەگرن. من ناوم هاوار ئەسافە مامۆستای وەرزشم
هەر لە مناڵی خولیای کاری هوەریشمە بۆ لە پاڵ وەرزشەکەەوە خولیای وەرزشیشمە بۆ خولیای هوەریشمە بووە هەر لە مناڵی حەزم لەو کارە بۆ زیاتر لە یوتیوب و ئانەش ئێستا سوودیان زۆر لێبینم لەو کارانە وە کارێکی زۆرشمێ و لەخوا بە زیادر بەڵام زۆربەی کارەکانم ئێستا بەردەستنی زیاتر کە کردمنیان بە هەدیە ڕۆیانەوە لەسەر تەڵەبی خەڵک دروستم کردووە بۆم دروستکردونە خانوەکان یان سیارەیە یان مەزرعەیە یا هەر دیکۆر و بینایەکە زۆر کەس داوای لێ کردو کە بیناکەی خۆی هەیە بۆ دروستکەمەوە. ئەو ماوادانی کە منیشان پێکەم بۆ مەسەلەی بینە زیاتر فلینە کاری فلینەکەین بە کەتیرەی UHUش لێکدانەکەی بۆکەین تایبەتە بۆ کارە بۆ کارەژە بێ فکری زیاتر وەرگری واتە زۆر شتیکە هەیە لە بۆ شتێککە بەکاردێ ئێمە گۆڕین و خینە سەر ئەو خانوانە بەڵام بۆ مەسلەی سیارەکان دار بەکاردێنین ماوەی دروستکردنی سیارەیەک یا کەرەستەیەک بۆ ئەم سیارانە ئێستا سیارێ 3 ڕۆژ ویستووە ئەویان نسکەی 4 ڕۆژی ویستووە بە پێی کاتی دانیشتنمێکە لەسەرەوە کە چکە ناتوانم بەردەوام لەسەری بم بۆی ئەوەی داوامم هەیە و مامۆستام لە قوتابخانە خانوەکانیش وردەکاری زیاتریەوێ هەفتەیە شێوە خانی وایە ئەودا لەسەر فکری خۆم دروستێکەکەم و تاکو قیاسە هەندەسەکەی دانێتوانە کاتێکی زۆر زۆریەوێ. زۆر جار قوتابیانی هەندەسا بۆم دروستکردنە مەسەلەی بینایان ویستووە ئەوانەی بە تایبەتی تازە چوونەتە کولی هەندەسا بۆ شارەزابوونیان زۆر هەم فێرم کردوونە و فێرکردن هەم هاوکاری کردوونە لە دروستکردنیانە و هەش بۆ هەر بۆم دروست کردووە ینی بۆ خۆی سوودی لێبینیوە هەبووە مهندسیش بۆ ینی بۆم کردووە ئەو کارە ئەوی شانێ منەکەم زیاتر حەزێکی هوەریە بەڵام وەکو سوودی مادیشی هەبووە زۆر جار بەڵێ زۆر کەسە بووە کە بۆم کردوێتەوە لە بڕیەوە سوودی مادی هەبووە. ئێستا هەبووە زۆر عنداوای لێ کردومە کە بێ فێری کەمیان لەگەڵ بڵام چۆن دروستەکەم هاتوونە بۆ لام لە سلێمانی لە هەولێریشە بۆ هاتوونە بۆ لام لەگەڵم دانیشتنە سێریکەم بەڵام بم دەدێتکە بە سراحەتە کرێ و ئەوەیە زۆر کەس ناتوانێت ناوەکو تەلەفۆن زۆرم بۆ هاتووە کە چۆن دروستەکرێ هەتا لە بەغداوە پەیوەندی پێوە کراوە کە هاوکاریان کە چۆن دروستێکە ئەوشتا حەزی لێ چۆن دروستیکەم. لە مەسەلە قیاساتەکانە کۆمپیوتەر و ئیساغ و یان بڵێ کۆپی پێستی کەم و ڕای کێشم قیاسەکانی لەسەر دەرکەم ئەگەر ئیلا حاڵەتێک زۆر زەرور بێ لە مەسەلەی سیارەکانە وەری ناگرم هەر بخۆم بە فکرە لەسەر موبایلەکەم یان لەسەر ڕسمەکە بە ساتی وەریگرم و زەربێکەم و گەورەیەکەمەوە. نزیکەی 10 ساڵە بێ منەو کاراکەم بە زدی عین لەسەر ینی ئەو وەکوکردنی کارەکە 10 ساڵە بێ خەریکم بەڵام کەمتر دامەتەی ئالام کەمتر ینی بڵاو کردێتەوە سەر زۆر کارم هەیە تەنانەت وێ نەشیان نییە
زۆربەی کارانی کە زۆر جوان و کاتی ینی یا وێنەکە فەوتاوە یان نەماوە یا هەندێکشی لە ناو مۆبایلەکەمە ڕسمەکانی ماوە. ئەوەی کە بینەری بوون بەرگە و بابەتەکانی ئەم جارەی بەرنامەی هەفتانە بوو تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەربن.